ڕێزوسڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. مانگرتنی کرێکارانی کانگای زێڕی زارە شۆرانی تیکاب، دەستپێکردنەوەی هێرشەکانی ئەرتەشی تورکیا بۆ سەر باشووری کوردستان، گیان لە دەستدانی 8,000 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە ئێران، داخوازی گروپی حوت لە کۆماری ئیسلامی بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا. مانگرتنی کرێکارانی کانگای زێڕی زەڕەشۆرانی تیکاب. ڕۆژی ڕابردوو کرێکارانی کانگای زەڕەشۆرانی تیکاب دژ بە بایەخنەدانی بە پرسان بە داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتون، بەشداربووان بە بەرپای ڕێپێوانێک ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانەوە دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاسی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئەیمەنی شوێنی کار، ئیمکاناتی ڕیفاهی و ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی سەعاتی کار و هەروەها وەدیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. دەستپێکردنەوەی هێرشەکانی ئەرتەشی تورکیا بۆ سەر باشووری کوردستان. ڕۆژی پێنجشەممە 22 خەزەڵوەری 1404 هەتاوی چەند ناوچەیەکی باشووری کوردستان دیسان لەلایەن ئەرتەشی تورکیاوە هێرشی ئاسمانی کراوەتە سەری. بە پێی راپۆرتەکان، ناوچەکانی دەوروبەری گوندەکانی نەهاڵە و بەلافە لە سنووری ئامێدی سەر بە پارێزگای دهۆک لەلایەن ئەرتەشی تورکیاوە کراوەتە ئامانج. هەروەها بەوتەی سەرچاوە خۆجێیەکان چەند ڕۆژێکە ڕژێمی تورکیا ناوچە سنووریەکانی دێرە لوک دەکاتە ئامانج و زیانێکی زۆری مادی بەر هاوڵاتیان کەوتووە. ئەمە لە کاتێکدایە کە بۆ ماوەی چەند مانگە پارتی کرێکارانی کوردستان پاشبانگهێشتی عەبدوڵڵا ئۆجەلان ئاگربەستی یەکلایەنەی ڕاگەاندووە و هێزەکانی لە باکووری کوردستان کشاندووەتەوە. گیان لە دەستدان و برینداربوونی 20 کەس بەهۆی هەڵدێرانی ئۆتۆمبیلی هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی. ڕۆژی پێنجشەممە 22 خەزەڵوەری 1404 هەتاوی بەهۆی هەڵدێرانی دوو ئۆتۆمبیلی هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی لە شارستانی خاش 13 کەس گیانیان لە دەستدا و 7 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان، ئەو کارەساتە بەهۆی خێرایی زۆری ئۆتۆمبیلەکان ڕوویداوە و بەرینداران لەژێر چاودێری هێزەکانی ڕژیمدا ڕەوانەی نەخۆشخانەی شارستانی خاش کراون. شایانی باسا لە مانگەکانی ڕابردوودا ڕژێمی کۆماری ئیسلامی پێدانی ویزای بە پەنابەرانی ئەفغانستان ڕاگرتووە و بە هەزاران پەنابەر کە زۆربەیان گیانیان لە مەترسیدا بوو ڕادەستی حکومەتی ئیسلامی تاڵیبانیان کردوونەتەوە. خراپی دۆخی تەندروستی دوو بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین. بە پێی دوایین زانیاریەکان، دۆخی تەندروستی تاهر نەقەوی و وەدود ئەسەدی دوو بەندکراوی سیاسی مانگرتووی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لە خراپیدایە. ئەو دوو بەندکراوە بۆ ماوەی زیاتر لە 7 ڕۆژەمانیان لە خواردن گرتووە و ڕۆژی ڕابردوو بەهۆی خراپی دۆخی تەندروستیان ڕەوانەی بێهداری بەندینخانەی ئێڤین کران. جێگای ئاماژەیە بنەماڵەی ئەو زیندانیانە ببورن لە ڕۆژانی ڕابردوودا بارەها لە بەردەم زیندانی ئێڤین دەژ بە بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستیان کۆبوونەوە و تەنانەت بارەهاش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێرش کراوەتە سەریان. بەردەوامی کۆبوونەوەی کادری دەرمان و پەرستارانی مەشهەد. ڕۆژی پێنجشەممە 22 خەزەڵوەر کادری دەرمان و پەرستارانی سەرجەم نەخۆشخانەکانی شاری مەشهەد دەژ بەوە دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە مانگرتن لە بەردەم ستادی ناوەندی زانکۆی زانستە پزیشکیەکانی شاری مەشهەد، خوازیاری پێدانی حەقدەست و کارە نەدواخراوەکان، بەرزکردنەوەی ئاسی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و سەختی پیشەکەیان و کەمکردنەوەی سەعاتی کار، وەرگرتنی هێزی کاری نوێ، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی پزیشکی، گۆڕانی گرێبەستەکانیان و تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. گیان لە دەستدانی 8,000 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە ئێران. بە پێی ئامارە فەرمیەکان لە ماوەی 7 مانگی ڕابردوودا لانی کەم 8,000 کەس لە هاوڵاتیان بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لە دەستداوە. بە پێی ئەو ئامارانە ڕێژەی ڕووداوی هاتوچۆ لە ئێران بە ڕێژەی 3% بە پێی ساڵی ڕابردوو بەرزتر بۆتەوە و بە هەزاران کەسی دیکەش بەهۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دۆخی ڕێگەوبان بریندار
یاخود کەم ئەندام بوون. جێگەی ئاماژەیە ڕێژەیەکی زۆر لە قوربانیەکانیش بەهۆی درەنگەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێرا و نەبوونی ئیمکاناتی پێویست گیانیان لەدەستداوە. ئازادی حسێن واحدی لە زیندانی بۆژنۆر. ڕۆژی پێنجشەمە 22 خەزەڵوەر حسێن واحدی ئەندامی لیژنەی بەڕێوەبەری ئەنجومەنی سنفی موعەلیمانی خۆراسانی ڕەزەوی لە زیندانی ناوەندی بۆژنۆر ئازاد کرا. ناوبراو لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی شاری بۆژنۆر بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 1 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێندا و سەرەتای مانگی پۆشپەڕی ئەم ساڵیش بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانی شاری بۆژنۆر کرا. شانی باسە ئەو بەندکراوە ڕێکەوتی 15 گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بۆ ماوەی 5 ڕۆژ مرەخەسی دەرمانی پێدرا. بەڵام پێش لە کۆتایی هاتنی ماوەی دەرمانیەکەی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر دەکرێت و ڕەوانەی بەندیخانە دەکرێتەوە. داخوازی گروپی حەوت لە کۆماری ئیسلامی بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا. ڕۆژی ڕابردوو وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندام لە گروپی حەوت پاش کۆبوونەوەیان لە وڵاتی کانادا داخوازیان لە ڕژێمی کۆماری ئیسلامی کرد دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا دەست پێ بکاتەوە. بە پێراپۆرتەکان وەزیرانی دەرەوەی وڵاتانی کەنەدا، فەڕەنسا، ئەڵمانیا، ئەمریکا، ژاپۆن، ئیتالیا و بەریتانیا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە وڵاتانی یەکێتی ئەوروپا پاش چالاکردنەوەی میکانیزمی ماشە پێویستە پابەند بە بڕیارەکانی و ڕێکەوتنامە و گەڕاندنەوەی گەمارۆکان بۆ سەر ڕژێمی کۆماری ئیسلامی بن. لە بەردەوامی بەیاننامەکەشدا ئاماژە بەوە کراوە کە پێویستە ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی دەست پێکردنەوەی دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا ڕێگا بە پشکنەرانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بۆ پشکنینی دامەزراوە ئەتۆمیەکان بدات. دوایین هەواڵ ڕاگررتنی گەمارۆکانی ئەمریکا دژ بە سووریا پاش چاوپێکەوتنی ئەحمەد شەرع لەگەڵ ترامپ. ڕۆژی ڕابردوو پاش سەردانی ئەحمەد شەرع سەرۆکۆماری کاتی سووریا لە ئەمریکا و چاوپێکەوتنی لەگەڵ ترامپ گەمارۆکانی ئەمریکا لەسەر سووریا ڕایگیرە. بە پێ راپۆرتەکان ئەحمەد شەرع ڕۆژێک پاش پاکردنەوەی دەوڵەتی سووریا لە لیستی دامەزراو تیرۆریستیەکانی ئەمریکا سەردانی ئەو وڵاتەی کردو لە مانگەکانی داهاتووشدا بڕیار ئەرتەشی سووریا پەیوەست بە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە سووریا بێت. شایانی باسە سەرۆکۆماری کاتی حکوومەتی سووریا داوای لە دەوڵەتی ئەمریکا کردهبوو کە بە تەواوی بۆ هەمیشە گەمارۆکان ڕابگرێت، بەڵام بە تەنیا بۆ ماوەی 6 مانگ گەمارۆکان ڕاگیرا و بۆ ڕاگیرانی هەمیشەیی پێویستی بە پەسەندکرانی لە کۆنگرەدا هەیە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.